ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستمان درێژ کردووە بۆ هەموو حیزبەکان و هەموو لایەنەکان و هەموو هێزەکان بەبێ ئیسیزان بۆ هەمویان کەوا ئێمە هەمومان پێکەوە بتوانین ئەم قەیرانانەی کە دروست بووە لە نەتیجەی ئەم بەتایبەتی ئەم قەیرانی نەخۆشیە و کە کۆمەڵی قەیرانی کەی بە دوای خۆیان هانیوە بە هەمومان هەموو حیزبەکان پێکەوە بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین بژێوی خەڵک ژیانی خەڵک گوزەرانی خەڵک ئاسایش سەقامگیری جێبەجێ بکەین کۆبوونەوەکانمان هەر بەردەوامە بێت لەگەڵ هەموو لایەنەکانی کە بۆ ئەوەی بە هەمومان پێکەوە بتوانین ئەوەی ئەرکی سەرشانمانە خۆتان نەزانن پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە بینی حیزب و حکوومەت و جەماوەر ناکرێت بەبێ هاوکاری و یارمەتی و تەبایی پێکەوەی بوونی حیزبەکان حکوومەت ناتوانێت حکوومەتێکی وابێ ڕەشید بێ کە بتوانێت هەموو کارەکانی بەڕێکوپێکی جێبەجێ بکە کە حکوومەتیش نەیتوانی دیارە خواستی جەماوەر بە پێویست جێبەجێ نابێت بۆیە ئێمە دەرگامان واڵایە لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسەکان کە پێکەوە هەمومان دەست لە ناو دەست پێکەوە بین بتوانین خزمەت بە خەڵک بکەین. هەردوو لامان لە کۆبوونەوەکەیە باسی ئەو قەیرانە نەمان کرد کە ئەمڕۆ بەڕاستی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە دەرەجەی یەکەم باسی بژێوی هاوڵاتیان و باسی موچەی هاوڵاتیان باسی قوتی هاوڵاتیانمان کرد کە بەڕاستی ئەوە قەیرانێکی گەورەیە ڕوبەڕووی ئەم میلەتە بۆتەوە و گرفتێکی گەورەیە کە ڕووی لە هەموو لایەکمان کردووە ئەم جۆرە پەیوەندیانە و ئەم جۆرە علاقەتانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێ کردووە هەنگاوێکی باشە خزمەت بە دۆخ و پرۆژەکەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پرۆژەیەکی ئیسلاحی ڕاگەیەنێ بۆ هەموو لایەک ئەوە بە شتێکی باش و گونجاوی ئەزانین و پرۆژەی لا مەرکەزێت بە دەستور و بە یاسا ڕێکخراوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پشتگیری و پشتیوانی لا مەرکەزێت دەکەین بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان.